ئێستا کە ماوەیە کە مزگەوتەکان داخراوە سەرجەم مزگەوتەکان وە کێشەیەکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کرێ بەتای بە خەڵک خێزانی تەلاق یاخود کێشەی کۆمەڵاتیان خەڵک خۆی دەسوتێن ئایا ئەم دوو شتە بەیەکەوە ڕەبتە؟ مزگەفت و تەلاقدان کوڕە بدەبێەوە ئەمە دەڵێن خەڵک بەهۆی بێدینیەوە و بێقناعەتیەوە بۆیە پەنا جوان لە ناوبردنی خێزانی پەیامەکە وەرگیرا قسەچ بە برای خۆم برێم ئەمە بەعام لە منەوە ڕێز و احترام لۆ جەنابەت لە منەوە ها ئەمە مادام درۆمان کرد ئیمانمان زەعیفە کە ئیمانیشمان زەعیف و هەموو شتێکمان لێ هەردەوەشێ خەڵک ئیمانی نەماوە ئیمانی زەعیفە بەخوای بە نوێژەی نییە ئەم نوێژ دەکەم فکرم لەسەر چاخانەیە ئەتو نوێژ دەکەی فکر لە سیارەیە نوێژ نابی کە گوتە الله ئەکبەر دەبەسترێەوە کا لەگەڵ داخستنی مزگەوتەکانی تۆ کارەساتە بەس زۆر بەداخەوە لێرە ڕێز و احترام ئەو پەیامە لەو مامۆستایە بەڕێزەکان ئەمە هەتێ ئێستاکە ئەم منداڵی هەولێرێمە تەبعاً هەولێری شم شانازی بەخۆشم دەکەم خوا دەزانی ئەهلی مزگەفتم یا ئەهلی جەماعەتیمە یا کابرایکی خراپم بەردەوام دیندار بەس هەتا ئێستا زۆر بەداخەوە زۆر بەداخەوە لەو مامۆستای زۆر زیرەکمان هەیە لە دین قورئانیە قورئان شتێکی گەورە پیرۆزە زمانی خوایە قسەی خوایە کەلامی خوایە لە هاتە چێ لۆ خۆشەویست محەممەد المستەفا صلی الله تعالی علیه وسلم کە هاتە خوارێ قورئان غەفور ڕەحیمە بەس سبحان الله مەلایەکانی ما شەد العقابەکەی دەرن غەفور ڕەحیمەکەی ناڵێن قورئان 6666 ئاەتە 114 سوورەتە هەموو قورئان تەفسیر کە 25 شەدید العقابی تێدا نییە ویان لەمە عەفوکە شتێکی زۆر میمت بدەمێ ئەو باڵەکەش بەم لە من چاوی هەموو مامۆستایە چکە دەرێن جێگری خۆشەویستینە داوا لە ڕەحمی خوای دەکەم لە عەبدی ناکەم لە ڕەحمی خوای خواگە ئیرادە لەسەربی نابیتە سەعاتێککە لەو نوێژی جەماعەت مەغریبی عالەم نوێژی دەکاتن بەس خوا ڕەحممان پێ بکە خوش لێمان تووڕێیە خوا لێمان تووڕێیە چکە زۆر خراپین خوا ڕەحممان پێ بکە